بوی کمین جار پشتی 6 سالنج دست به کاربون انجمن پارێزگا دووکێ رینشنکا وکیلیت نوبر انجمنی و چالاکوان مدنی دا الدهوکی هاتا رکخستن. اندامن انجمنیت بیجن یا کتشیان مداش دیفچون و چافدیری کرنا حکومت خوجهی ما انجام دایه. الات ماه سالن بوری دا بشه بودجه پارێزگا دووکێ نهات یه مزاختون و دستالات مجید سنور دارن. ما وەکو ئەنجومەنی پارێزگاها دووکێ بەرنامەیەکێ بخۆ داڕێتی بۆ هەندێک و ئەم بەرخۆردەکە ڕاستە خۆت گەل ڕۆژنامەنویس و میدیاکار و ڕۆشنبیر و چالاکوانێت پارێزگاها دووکێت گەل ڕێکخراوێت جواکی سڤیل ji ber ku karîgeriya wal ser civakê heye ji ber ku rolekê aktiv gêrint nava civakî da bu hindê em hemî tomamkerê tê ku dibîn ات خدمتا خلق خدا ما دست پێشقەریە یا کریم. من 2014 دەست بەکار بووین ئێستا 2020 مە تقریبا 6 ساڵە بوو ئەوە بوو کە مەسەلەن ینی تا چەند کاری کردووە ئێمە کەوتمانە قەیرانێکەوە قەیرانی دارایی بوو 1 دینار وەکو بەشە بوجە نهاتوتە پارێزگای دووهۆکەوە ئەگەر پارە نەهێت ناتوانانی هیچ پرۆژێک جێبەجێک ئەو پرۆژانی سەر جێبەجێش دەکرێت ینی پرۆژەی بچوک بچوکن یان ئەوانەی تەواو نەکردن پارەن بۆ سەربکردن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەوانە جێبەجێ دەکرێت بەڵام وەکو بەشە بوجە یان 1 دینار وەکو بەشە بوجە ناتوە پارێزگای دووهۆکەوە ئەمە بۆ زیاتر کە وەکو زانیاری بۆ ئێوەم بەڵام دیار بوو مەسەلەن ئێستا کە میدیاکارەکان مەسەلەن پاملێرەکان هەندێک پرسیاریان ئاراستە دەکرد بەڕاستیان باسیێنێک شتیان دەکرد ئەوانە لە دەسەڵاتی ئێمە نیە لە چالاکوان جی راد گینن که دامو دزگین میریل سنور پارێزگا دووکێ اشلاکی بطلاواز و خمسارن اشلاکی دیجی و گهداریا داخواز و پیتوین حوالاتیان ناکن الان ماجی او پنای بو سوشیال میدیایت بن و پیامن خبریا تورنج واکید گهینن کو اب اكش بينغوين هاري جرينجا كو انجمنجي كو دلفتا كبداتا ما نوی خوب نوی گنجم نوی خلقه که با خوینو بشین پیام خو راستا خوب گهین انجمن پارێزگاه و ادی دامو دزگهن مجی پرول خرابن ین حکومی کو ادینا و ام تنها پیام خوب سوشال میدیا ادا پراگین بلکو بلا دامو دزگهن مجی پیام ما بگهنن بو دامو دزگهن مثلا کوین پیوندی اوی موضوعی بهین افکار افریقا تکرن کاری که خراب نبود و ویدارین بردام بن دامشی مبینه پرک ناف برای خلکی وانادا چون که همیشه میشد ناف قولایی آن کیراتی خلقی دا و بیزان ناش خلقی ور بگیرین و اتوشت ام بینین چه بید او نابینن او بخود رنشتی نداد گفت امش خود راضی نینن یعنی یا دیار بو یعنی او گفتی ام نت راضی نشوله خو تورن جواکی بوین درگه و چالاکوان و میدیاکار گله و گازدن خود داد گینن انجمن پارێزگا دووکێ جد خوازید پراکت ناوبەرەخۆوان چالاکوانان دا درست کرد و هماهنگی بکندا کو بشین کشیان دست نشان کن و رین چاره سریه جی پیشن یار کن. آمد بریفکانی کانال آسمانی پیام دهوک